بەڕێز مەسرور بارزانی پێشوازی لە سکرتێری گشتی حزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان دەکات. ئەمڕۆ 1/6/2017 مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە محەممەد حاجی مەحموود سکرتێری گشتی حزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان کرد. لە دیدارێکدا گفتوگۆ لەبارەی پەرەسەندنە سیاسی و سەربازیەکانی ناوچەکە و ڕەوشی ناوخۆی کوردستان و ئەگەر و پێشهاتەکانی دوای کۆتایی هاتنی شەڕی داعش کرا. لە ئاماژەیەکدا بۆ پرسی سربەخۆی کوردستان باس لەوە کرا کە خەڵکی کوردستان لەو پرسە پاشگەز نابێتەوە چونکە سەروەری و سربەخۆیی تاکە گەرەنتی ڕزگاربوونی یەکجاری خەڵکی کوردستان و دووبارە نەبوونەوەی ئەو ستەم و کارە ساتەیە کە بەسەر کورد هێنراون. لە بەشێکی دیکەی دیدارەکەدا هەردوو لاجەختیان لە بایەخی کۆدەنگی و یەکڕێزی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان و بەشداریکردنی هەمووان لە پرسە نیشتیمانی و چارە نووسازەکان کردەوە بە ئامانجی بەدیهاتنی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان و دابینکردنی ئایندەیەکی گەشتر بۆ نەوەکانی داهاتوو. باسکردن لە ڕێکخستنەوەی زیاتری هێزی پێشمەرگە بە مەبەستی ئامادە و بەهێزکردنی تەوەرێکی دیکەی دیدارەکە بوو.